بەداخەوە نەرمین خان لە ئازارێکی زۆر ناخۆشا بووی بەڕاستی ژیانت ناخۆش بووە ئەی دوای ئەوە ناخۆش بەس هەتا ڕۆژێکیان منداڵەکان هاتنەوە گوتیاندا کۆبوونەی دایک و باوکانە. کوڕم 12 کۆسێ دەکات چەند؟ 16 نا کوڕم ئێستا 12 سێوی دینی لەگەڵ 3 پرتەقاڵ لە تەنیژێکیاندانین دەبنە چەند؟ 15 ئای ئافرین دەکا ئەلێرە 15 دەنووسی ئەو جارە هەشکۆ دوو ده دا ئافرین کوڕی من هەز دەکەم زیرەک بوو تۆزێک ئێستا پێم بڵێ 20 کۆ 4 دەکات چەند؟ 24 ئافرین کوڕم ئەوان دەیما بڕۆ لەگەڵ سامان حەلیکە بەڵێ سامان دەرسم پێ دەرێک بڕۆژوورەوە دی دەیکە گیان ها کوڕی من جان دەیکە گیان ئەو ڕۆکەبوونەوەی دێکوبەکانە سعات 2 ئێوە جچێ کوڕی من نامێرم بە باوکەم بڵام باوکەم لێم ئەدا باشە بخۆم قسەی لەگەڵ دەکەم تۆ بڕۆ لەگەڵ شوان دەرسەکان بخێنن پیاوەکە بلێ ئەوڕۆ لە مەکتەبێ کۆبوونەوەیان هەیە سعات 2 ترحێو داخۆ گۆتم چ دەرێ کۆبوونەوەی باوکان بابا و بە من ناکرێ ئەی پیاوەکە پچوو سەرێکیان لێ دەبزان لە دەرسەکانیان چۆنن چۆتو لە تێناگەی ئەمن دەرێم وەختم نییە ئیشم هەیە 100 کەس وە چاوەڕێم دەکا ئیشی چ تێسە لەگەڵ برادەکان دەچی دۆمینەی دەکەی کوچەوە چ دەکە ڕاستە چاو دەدێن وەقسانە نەکە جارەچینی ئیتە مادەم بەخۆم دەچم بەخۆت دەچی های چەند حەزت دێ خۆت بگۆڕی بچی خۆت بادەی پیاوەکانیش تەماشە بکەن ڕۆژەرێ ڕۆژەرەدەی ڕێ ڕۆن لەبەر چاوم دەکەش خەمەکەدەی هەرەوە مابوو ئای لەم شنێ ئای وەرە خوارێ مراد وەرە خوارێ ئەو هاتمە خوارێ دەی ئەوە خۆت توش کرد کاکە دەبڕۆ دەی هەمووی بچێشە بەڕاستەوە وا بچێشە بچێشە ئای دەقا نەهات نای هەموو 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 ئەوەش دۆمینە وڵە کاکە دۆڕاندم بە ژیانی خۆت ڕۆژێک لە منت برتەوە مراد کورە ناوەڵە نەمبرتەوە کورە قەتیش ناوێەوە دەبڕۆ پرتەقالەکانم لۆمینە بڕۆ کاک ئیبراهیم هەندێک پرتەقال لە بەحقوبەیل و هاتیە بە خۆت دەزانی وەڵا گرانە بە من ناکەوێت وای بەتامە بەس ئەو دەدەمی باشە مەمنونم مراد دەهەستە دەی یا ئەڵڵا